بنای خدای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لەبێ ئازیزان لە هەر جێگاکەن. لە ئاڵقەشری بەرنامەی بەفەڕ بە خزمەتی ئازیزانمانەگەینەوە. خوازارین کە ئازیزانمان تا دواساتی بەرنامە بینەر و بیسەرمان بن بۆ ئەوەی بەم هۆیەوە بتوانین ڕەزامەندی خدای گەورە بەدەست بێنین و ئەوەی خۆشەویستیش لەگەڵمانە سودمەند بن. ئازیزان، بۆ ماڵقێش لە قەزای سۆران لەگەڵتان دەبین، لەگەڵ مامۆستایەکی ئازیز تاوتوێی باس و بابەتێکی گرنگەکەین کە ئەویش ئەهمیەت و گرنگی حوزرەیە. ئێمە وەکو مسلمان زۆر لە بواری معریفەت و عیلم و زانست و زانیاریەوە گرنگی زۆری پێداوە. ئاینەکەمان یەکەم ئاەت کە دابەزی ئیقڕە بسمی ڕەبیکە الەذی خەلەق، کەواتە ئێمە ئومەی ئیقڕەین. خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە مەتعی ئەهلی علم و زانستە ئەفەرمێ يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. بەڕاستی ئەوانە خاوەنی معریفە و داناین خوای گەورە بەرزیان ئەکاتەوە بۆی ئەو زانست و زانیاریەی کە هەیتیان. إنما يخشى الله من عباده العلماء. بەڕاستی ئەوانەی کە ئەهلی علم و معریفەت و داناین ئەوان زۆر بەباش و چاشی لە خوای گەورە هەم لە دینەکەی حاڵی بوون بۆش ئەو بەباشتر لەوانی تر لە خوای گەورە ترسێ. پێغەمبەری صلی الله عليه وسلم پێمانە فەرمێ اطلب العلم من المهد إلى اللحد، یان طلب العلم فريضة على كل مسلم ومسلمة. ئەو هەموو مەدح و سەنایە و پێدا هەڵگوتنەی زانست و زانیاری لە ڕوانگەی شەرعەوە لە نووسەکانی قورئان و سنەت سەرچاوە دەگرێت لە حوجرە. ئێمە خاوەنی حوجرەین. حوجرە مەڵبەندی پێگەیاندنی عیلم و عیرفانە، پێگەیاندنی کەسایەتی ناودار و بەتوانە و سەرکردە بووە. ئێمە وەکو کورد شانازی دەکەین بە مزگەوتەکانمان کە هەر مزگەوتێک ئیلا چەند فەقەیەکی تیا بووە لە خزمەتی مامۆستایەکی ئازیز و بەتوانە. جا ئێمە دەمانەوێت لەم بەرنامەیەدا تاوتوێی ئەو باسە بکەین لە خزمەتی ڕێزدار جەنابی مامۆستا ئەحمەد سۆفی ساوەیی، پێشنەژ و تارخوێن لە قەزای سۆران و هەروەها قوتابی دکتۆرە. ئێمە بەناوی خۆمان و بەناوی ئێوە شەوە بە خێراتنێکی گەرمی دەکەین و پێی دەڵێ مامۆستا جان سەلامی خوات لەسەر بێ و زۆر بەخێر. وعلیکم السلام. خوای گەورە سەلامەتتان کە ئێوەش بەخێر بن سەر چاوان. خدا سەلامەت کە. مامۆستا جان لە پێشەشی باسی ئەومان کرد کە علم و معریفەت و دانایی گرنگیشی زۆری پێدراوە. جا ئێمە دەمانەوێت تەنانەت باس لە منبەعی ئەو علم و عیرفانە بکەین کە بریتێ لە حوجرە. ئێمە وەکو کورد شانازی زۆرەکەین بۆی کە مەدارسی زۆرمان هەبووە کە لە پیاوی زۆری پێگەیاندووە، هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی کەسی بەتوانا و ناودار و پێشەنگ و پێشەوە. جا دەمەوێت پێم بڵێ مەسەلەن حوجرە چییە؟ ڕۆڵی کاریگەریەکەی چی؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وآله وصحبه أجمعين. زور بخير بن سرسان خوای گەورە موفقتان کە. ئەو بابەتە بابەتێکی مێژوویە و بابەتێکی ئاینیشە و بابەتێک کە میلەتی کورد ئاشنایە لە دەر زمانەوە بە ناوی حوجرە. حوجرە لە قورئانێ سوورەتێک بە ناوی حوجورات هاتیە، جەمعی حوجرەیە. حوجرە بەو غورفانە گوتراوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو خێزانەکانی لە تەنیشت مزگەوتێ دروستی کردبوون، یعنی غرف نساء النبي صلى الله عليه وسلم ئەوە معناکەیەتی. و لە کوردستانی خۆشماندا دوای دێنەسە مێژوەکەی لە ئەساس و ئەسڵ و ئەساسەکەی، بەڵام ئیتر ئەو ناوە لۆیە بە حوجرەی فەقانیش دەگوترێ. حوجرە یعنی ئەوەی ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێیگوترا حوجرە یان حوجورات یعنی غورفەکان. لێرە لە ناو میلەتی کورد بوو بە عادات لە تەنیشت مزگەوتی عادەتەن غورفە دروست دەکرێت لە بۆ فەقەیان طالب العلم دێن لەوێ شەوێ دەمینێنەوە لە منطقەی دوور دوور دێن بە نەسی ئەو ئاەتی قورئانی کە خودای گەورە فەرمێ فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين الآخر فەرمێ ولينذروا أهلهم إذا رجعوا إليهم. فەرمێ دەبێ لە هەر بنە ماڵێکی دەبێت لە هەر یعنی هۆز و قەبیلەیەکی مەجموعەیەک طالب العلم طەڵەبە بە نیەتی خوێندن بە نیازی خوێندنی علومی شەرعی بڕۆن هیجرەت بکەن بچنە شوێنێکی بمێنەوە. طبعاً خۆ لە شوێ دەمێنێنەوە، یان دەبی لە فندقان بمێنەوە، لە هوتێلان بمێنەوە، یان دەبی لە ماڵی خەڵکی بمێنەوە. باشترین شوێنش لە بۆ مانەوەی ئەو حوجرانە بووینە. خەڵکی دەوروبەری مزگەوتەکان نانیان داونەتێ. ئەو حوجرانە لەبەر پێغەمبەری صلی الله علیه و سلم لە تەنیشت مزگەوتێ پێگوترا حوجرە، هەر لەبەر ئەوە ناویان ناوە حوجرە.
کە مزگەوتێکیان دروست کردو گوتم با حجرەشیش لە تەنیش دروستکەین اینجا ئەو حجرێ لە زیاتی عائیلەی تێدا بیان ماڵی مامۆستایش تێدابی بە زۆری فەقەی تێدا بوونە ئێستا بوویتە کولتور خانی مزگەوتی خانی مامۆستاش لە تەنیش مزگەوتی دروست دەکرێت ئیدان ئەوە پێ ئەوەمانەی حجرەیە ئەساسەکەی باسکردە خۆشی مامۆستا بەڕست بەس دەمانەیە بۆ نمونە مێژووی حجرە دەگەڕێتەوە بۆکەی بۆ نمونە ئەمە باسی کوردستانی خۆمانەکەین مێژەکەی دەگەڕێتەوە بۆکەی بزڵ مامۆستا مەلا مەمدوحی مزوری ڕەحمەتی خوا لێی بی لەو ماوانە وەفاتی کرد مەجموعەک مەلای گەورە و مامۆستای گەورە لە کوردستانی وەفاتیان کرد پێم وایە وەفاتی ئەوانە گەورەتر بوو لە گرانی و نەبوونی موچە و لەو ناخۆشی و ئەزیەت و ئازارانە وەفاتی ئەوانە کاریسەیەکی زۆر گەورە بوو العالمی ها مامۆستا خی گەورە بەڵێ جێگان پڕکاتەوە یا ڕبی بابا زانای چاک هەرچەندەوە زۆر زەحمەتەوە کوددانی ئەسلی و ددانێکی عملی لە جێی دابنێ ئەوانە ئەمە جێگای ئەوانە ناگرینەوەوانە عالمی گەورە بوون جەماوەسا مەمدوح هەم پیاوەکی لە مێژوشتی نووسیوە مامۆستا تایری بە حرکەش مامۆستا مەلا تایری بە حرکەی خی گەورە تەمەنی و مامۆستا مەلا تەیبی درێژکە لەسەر عملی صالح لە کتێبەکانی خۆیان باسی ئەویان کرد مامۆستا مەمدوح مامۆستا تایر دەڵێن ئەساس و سەرەتای دانانی حجرە و مەدارسی ئەهلی حەیدەریەکان لە وەختی خۆی لە شای ئیسماعیلی سەفەوی تووڕە بوون و عاجز بوون دیارە ئێران بەرەو مەسەلەی تەشەیوع شیعەتی و ئەوانە چوو ئەوان هاتنە کوردستانێ ئێرەش منبەعی سوننانە الحەمدلله قبولی غەیری سونەی نەکردووە هاتوونەتە حەریرێ ساڵی 1520 ئەوانە لە حەریرێ دامەزراینە جا شارێکی خۆشینە مامۆستا دەڵێ لە حەریر دابەزی حەیدەری ئەوەل کە هەیبوو تەئلیفاتی مطەوەل کرایە قوتابخانە بۆ عیلم و دینی لەگەڵ 20 حجرێکی پان و بەرینی 20 حجرەی لەوێ دروست کردیا میرێک بە ناوی میر سەید باپیرەگەوری میر محەممەدی سۆران بووە ماستایرە فەرمێ میر سولەیمان بووە باپیری میر سەیدی بەس ماستە مەمدوح فەرمیتی میر سەید بووە هەرحاڵ ئەو میرانە لە وەختی خۆی میرنشینەکان عوسمانیەکان تقریبا شبه ئیستیقلالیەت و سربەخۆیە چێندا بۆ میلەتی کورد 20 قسوور میرنشینی هەبووینە ئەو میرنشینانە چی خزمەت با بەو میلەتی دیان کرد هەر یەکە لە منطقەی خۆ مەدرسەی دانابوون ئەو میر سەیدە لە حەریرێ لە منطقەی سوورچیەکان ئەو حجرانەی دروست کردوون ئەو حەیدەریانە هاتوون لەوێ دەستیان بە گوتنەوەی عیلمی کردی یەکەم حەیدەر بن محەممەد هاتووە لەوێ تەدریسی کردو و لێشی وەفات کردووە حتا دەڵێ قەبرەکەشی لەوێ وفاتحی بۆ بخوێنن شاعیر دوای هەنجی وردە ئەو خەڵکەی ئەوێ پێیان خۆش بوو حتا علی حەریری شاعیر لەو مەدرسەی خوێندیتی خانزادی سۆران لەوێ خوێندیتی دیارە ئافرەتش خوێندیتیان علومی شەرعیان خوێندیە علومی عەقلی و نەقلیان خوێندووە دوای هەنجی چوونەتە منطقەی کنشەقڵاوی گوندەکە پێی دەڵێن ماوەران چوونە ماوەرانێ لەوێش مزگەوت و مەدرسە و شتیان هەبووە دوای هەنجی حکومەتی عێراقی لە بەغدایە میرێک هەبووە پاشایەک هەبووە پیاوەک بە ناوی عوسمان بن سەنەد الوائلی مؤلفك كتابة شيء بناوي أصفى الموارد من سلسال أحوال الإمام خالد باسي مولانا خالد نقشبندية أو لو كتابي دەڵێ ئەحمەد پاشای کوڕی حوسێن پاشا لە بەغدایە تەکلیفی لە حەیدەریەکان کردیە لە 1772 ئەوانەی میلادی کە بێنە بەغدایە زادري أول من أدخل علم العقل إلى العراق الحيدريون هي كم كس كعلمي عقلي هنا بغداد حيدرية كامبون أو صبغة الله حيدري أو إبراهيم فصيح الحيدري أو أنا دوالي تدريس يعني إذا حتى ليرة والرشد يا مام بالله فقيه كان لما وراني بتعقد بين تفين دو مانغو سيمان جام بيتس ولا سر أستون دا إنه سنوستيان لبي درسيان نازانين سبكين ما مصر رويشتونا يتو عثماني كانش تكليفي عن كردي بغداد وشي عاصمة بوا العراقي ويستيتيان العراقي يعني ولاياته بقوت بو ويستيتيان أو علم نبو العراقي حيدر كان يا كم كسن تماشي علمي جبر هندسة رياضيات حساب فلكيات طبيعيات أو علمان أو علمان هم أو أنا قلت يعني نزانكو أبو أنا مكتبه أنا ما درسه ويكشت نبو أو أنا وعلمان يعني قلت توا يعني خلق علمي هندسة لكن ما مستان خوين لكن ما لان خوين ديا علمي حكمة علمي أو فلسفة يوناني جاري حركستي لي نزاني هم علماء كرد سوينا لندري بلاويان كردي توا علماء عرب نقليان زانية نقل يعني حديث وآية وأنا زانية يعني تفسير وحديث وأنا بس علمي عقلي علماء كرد برديتانا بغداد جا أول سرتايك لبو أو ما مستانا خدا ليان رازي بي هرتي إجازة ملاتي هي لكردستان لمصر لسوريا للشام لتركيا للعراق هم دقرتوا سروا حيدريانا هم دري عن فلان دري عن فلان الحيدري
بەس لە کوردستانی ئیکتفای نەکرد بڵاو بۆلەوە بڵاو بوونەوە جا عالمی مەوسوعی بووینە مەلای حێ مزوری لە ئامێدی دەرسی گۆتیتەوە تەڵەبەی وان بووە پێی دەڵێن ئوستاذ الکلی فی الکل بۆ مامۆستا ئەسڵی بەڵێ کوردی ئێرانی نەهاتینە بەڵێ لە ئێستاە بۆ نمونە مەدارسە دینیەکان بنێ حوجرا بەرەو کەمیە ئەگەر بەرەو کەمیە لەبەرچی ئەوەی ئەمن بزانم حەقە مۆڵدوعی حوجرا لە خزمەت مامۆستایەکی داباینە وش مامۆستا مەمدوحی مزوری ڕەحمەتی خوا لێی بێ مامۆستا تاهیری بەحەرکی کەم و ئەلیفە لەو بابەتەی بەڵامی ترا من وەکو مەسەلا دەرێک ئاو نێبوو ڕەحمەتی خوایان لێبێ مامۆستا خوانی ڕازی بی مامۆستا ئەوانەی مەشهور بووینە با بڕێن لە حاجی عومەرە ڕاپێدابێن ئیبن ئادەم هەبووە ئیبن ئادەمی گرچی لە گرک و ڕووستان بووە لە دوای مەولانە خالید هاتە سلێمانی لەوێش پێشوی شێخ معروفی نەودەهی هەبووە علامەی پێنجوینی هەبووە لە پێنجوین لە حەڵەبجەی بنەماڵەی شێخانی بیارەی مارە شێخ عومەر و شێخ دیادین و ڕەحمەتی خوانی بە هەتا شێخ عوسمان و هەرچی خانەقای نەقشبەندیانە هەمووی مەدرسەی علمی لە تەنیشت بووە چونکو تەسەوف دەروێشاتی و سۆفیایەتی بەبێ علم تووشی مشکلە دێت نەک ئەو هەرچی دینداریە بەبێ علم ئینسان تووشی بیدعە و خورافات و شتوا دێت بۆیە لە پاڵ هەر خانەقایەکی نەقشبەندی مەدرسەی علمی لێ بووە ئەوانم ئێستاش مەدرسەکان ماوە لە بیارەی دوایە لە هەولێرێ شێخ مستەفای هەولێرێ بەدەیان و بەسەدان مامۆستای دەوروبەری هەولێری حەو مامۆستا تاهیر و طەیب و مامۆستا عەبدولمەجیدی شەقراوی گڕاوێ و کە مەدرسەی هەبووە لە مەسیفی و هەتا وەفاتیشی کرد و هەر مدەرریس بوو بگرە ئەمن مامۆستا ئێستا مفتی دەهۆچێ گوتیە من مجازی مامۆستا مەلا عەبدولمەجیدی شەقراویم ئەوانە هەموویان لەسەر دەستی شێخ مستەفا و ئەو مەدرسەی ئەوانە پێگەیشت مەلا محەممەد گرترچیش بە هەمان شێوە بەڵێ جا ئەوانە لە هەر شوێنێکی یەکگری مەسەڵ مارێ مامۆستا مەلا محەممەدی جەلیزادەی مامۆستای گەورەی کۆێ لە هەر شوێنێکی ئەو کوردستانی مەدرسەی لێ بووە و مەجموعە عولەمای باریز هەبووینە ئیبرازیان کردی هاتینە دەرێ بووە دەرکەتینە خەڵک ڕووی تێکردینە لە هەر جێکیش مەدرسە هەبووی بازاری لێ دروست بووە ئاوەدانی لێ دروست بووە خۆشگوزەرانی لێ دروست بووە خوای گەورە بەرەکەتی بەزەدارشتینە ئەو بەرەکەتە لە نەتیجەی ئەو عیلم و دین و بڵاوکردنەوەی ئەو دینەی بووە ئەو دینەش ئەخلاق و عەقیدە و فقه و شارەزای و سوڵح و مەسلحەت و هەموو ئەوانە لەسەر دەستی ئەو مامۆستایانە کرا بێجگەلەوەی مەشغولی تەلیف و کتێبشان هەبووینە و لانی ڕۆشنبیری و هەروەها سوڵح و مەسلحەتیان لە بینی خەڵکی کردیا تەلاق و نیکاح و فلان بێن ئەو هەموو عایدی مامۆستایان بووە مامۆستایان سوڵتەی یەکەم بووینە و ئەو میرنشینانش بە زۆری شارەزاییان هەبووە لە دینی و ئەچوونە مەجلیسی و عولەمانە دانیشتیان مامۆستایان بانگە کرد قسەیان لێ بکە نەسیحەتیان لێ بکەوە داود پاشا لە ئامێدیە بانگی مامۆستای حێ مزوری کردی قسەم لێ بکە چوویتە خزمەتی و خۆشی ویستیە و یارمەتی داوە و جێ مەشوەرەتش بوونە جێ مەشوەرەتی سەداسەد بووینە مەلای خەتێ میر محەممەدی سۆران پرسی بە مەلای خەتێ کردیە عالیمە چووکی مەلا محەممەدی خەتێ تەڵەبەکانی لە کەرکووچێ مامۆستای قزلەجی گەورەترین عالمی کەرکووچەیە لەسەر دەستی مەلا محەممەدی خەتی خوێندێکە لە ڕوانزێ بۆ دوای مەلا محەممەدی خەتێک ئەوانەی ماڵێ مەلا عومەر ئەفەندی خەیلانی دوای مەلا عەبدولکەریم ئەفەندی دوای مەلا ئەسعەد ئەفەندی ئەوانە هەموو مەدرسەیان هەبووە هەتا و ئاخیرانەش هەتا چلەکان و ئەوان یعنی شێستەکان و هەفتایەکانش هەمە هەتا هەشتایەکانش هەماینەوانە ئەوانە مەدرسەیان هەبوو ئەو مەدرسانە هەمووی لە کوردستانی بەربڵاو بووینە ڕەواندز مرکزی لەو منطقەی مرکزێک بۆ منطقەی گرک و ڕووستە مەلای گەورەی لێ بووە سۆران وها گەورە نەبوو ئەو کاتی بەس وەکو گوتم لە هەولێر و ئێستش لە بەحەرکەوە ئەوانەش ئێستا مەدرسە ماوە ینی لە کێوە بەرەو کەمی چوو مامۆستا تقریبا سەدام حوسێن لە هەشتاکان حملەی دەست پێ کرد ئەو گوندانەی تەرحیل کردن پاش نەمانی گوندان مامۆستا مەلا تاهیری بەحەرکەی شعرێکی هەیە لەسەر نەمانی خوێندن و خوێندنی شەرعیوانە ئەوانە ضعیف بوون و حکومەتی بەعث مەدرسەکانی داخستن لە سلێمانی مامۆستا شێخ محسینی مفتی دەیفەرموو ئەمە پێش نوێژی بەیانیان لە ترسی حیزبی بەعث دەرسمان دەخوێند و ئەوە ضەیق بووە وەزعەکە تێک چوو قلەی قەلیل لە فەقیهانمان دوایە کە کوردستان ئازاد بوو جارێکی دیکە دەست بە فەقێ و فەقیهاتی و مەدرسە و ئێستا نزیکەی 200 قسوور مەدرسەیەک هەیە لە کوردستانێ هەرچەندە وەکو پێویستینە هەندێک نوقسانیان هەیە بەڵام لە هەندێک شوێنان زۆر باشە و زۆر بە جوانی دەڕۆ و عولەمای مەوسوعی لێ دروستە بن و مامۆستای باشن و الحەمدوللا بەردەوامیشن و هەرچەندە محارەبەشی بکرێ هەر زیاترە بی الله ئەعلەم بەس هەر کەمی کردەوە مامۆستا لە ئێستا مشكلة مدرسي جورك من يك دوامينش حكومة دعميان ناكا حكومة اهتماميان بينادا اهتمام حكومة يستا بزانكو
مەکتەب و مەدرسەی دینیشی نهێشتن حتا مەدرسەی دینی هەبوون بڕیارێکیان دەگەت تربیەتێکەڵیان کردێستا تەڵەبەی مەدرسەی ئاینی 17 دەرسان دەخوێنی تەڵەبەی علمی 7 دەرسان دەخوێنی معقولە و 7 بخوێنی 7 بخوێنی مەبەستیان نەمانە. جا من دەمێ باسی ئەو بکەم بینە ناوەڕۆژیان بڵێن ناو حوزرە ژیانی فەقێ لەگەڵ مامۆستایەکان چۆن بە لە ناو حوزرە و ئەوانانەشی کە دەخوێندران چی بوون؟ زۆر قەدیم کە مامۆستایانمان لە بۆمەیان باس کردیە لە حوزرەکان دەڵێن لە ژیانەکی حەجەمەرجی و زۆر ناخۆش بووین کارە بە ڕۆناکاییان نەبووە زۆر مامۆستەمە لە عەبدوڵای قەڵاتێ لی بپرسە کو حبری دروست کردی وەختی خۆچەنەوە عجیای تێکەڵکردنە هەتاوەکو خوای گەورە تەمەنی درێژکە و بیپارێزی سەلامەتیکە هەتاوەکو حبری دروست کردی و دوایە ئەوەی خەمیشەکی هینا و پێ بنووسی و نووسین کەم بووە و وەرەقەکەم بووە و کاغەز کەم بووە شتانەکەم بووە وەسائلی هاتو چۆ قرس بۆ زەحمەت بووە برسیاتی بووە خەڵک نانی نەبووە بخوا خەڵک بە دمچی تەور و بیر و هەتا شتێکی پەیدا کردو ویشی لەگە فەقان بەش کردو زۆر زەحمەت بۆ پێشان. بەڵام ئەو پەڕی دین هەبووە ئەو پەڕی ئیمان هەبووە ئەو پەڕی قەناعەت هەبووە ئەو پەڕی علم هەبووە علم زۆر بە جوانی بڵاو بوویتەوە تەلیفات هەبووە فەقێ زۆر بە ئەدەب بووینە بەرامبەر مامۆستای خۆیان من فەقێ کەلیمەی فەقێ لە فقیه وەرگیرا فەقیه یعنی شارەزا پێغەمبەر ئەفەرمێ صلی الله من یورید الله به خیرا یفقهه فی الدین ئەوەی خوای گەورە بیەوێ خێری بە قسمەتکە دەیکەتە فەقێ دەیکەتە فەقیه لە دینی دەیکەتە شارەزا دەیکەتە میراتگیری پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ چونکە خوای گەورە لە سوورەتی فاتیر کە باسی لە قورئانێ ئەفەرمێ والذي أوحينا إليك من الكتاب هو الحق أو أما وحيمان لبوت كردي هو حقا دوان جي أفرمي باش أو كتابي ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا باش ئەوەی پێغەمبەرانمان هەڵبژاردن هەندێکیشمان هەڵبژاردن ببنە واریسی ئەو پێغەمبەرانە یعنی ئەو فەقێ دەبیتە مەلا و عالم و پیاوەشی صالح و دینی بڵاوەکە تۆ خدا هەڵبژاردیە لە پاش پێغەمبەران کە جێی پێغەمبەران بگری لۆیە پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم إن العلماء ورثة الأنبياء فەرمی علەما واریس و جێنشی پێغەمبەرانن میراتگیری پێغەمبەرانن سەلامی خوایان لەسەر بێ. فەزڵێکی زۆر گەورەی ئەوە ئەگە خوای گەورە بە چاچی بیدا و پیا و ئینسان عالیمەکی ڕەبانی بی و مامۆستای ڕەبانی بن خوای گەورە مامۆستانی ڕەبانی تەمەن درێژ بکە لەسەر عەمەلی صالح. ئەوانانەی کە دەخوێنران لە حوزرە کامە بوون مامۆستا؟ بداية قرآن بيروز دخويندا طبعا مكتب شتوان ولا ألف وب وستي وأنا حروف هجائي وأبجدي دستيان بيكر باشين جي برس باريان بيدقود عربي فقان حلوان وهاتي دواء قرآن بيروز يعني كختم ذكر دواء دستيان بعلومي أعلى ذكر مثلا بناء الافعال انا اخوين بناء انا اخوين تصريف الزنجاني انا اخوين تصريف ملعلي انا اخوين سيد عبد الله او الصرف يعني لو اخوين لعلم نحوش عامل ومعمول اعراب كلمه اسم فعل وحرف انا زوانتي قاعد لفقي لوي بواسطه علومي اله بتوان فقه تبقن شريعتي تبقن وتفسير قراني بيلوس تبقن وحديث كان بيغمبري تبقن صلى الله عليه وسلم بس يسال الدنيا خلق دراس بحديث وتفسير ذاك اننا نحو بزارنا صرف بزارنا بلاغي بزارنا منطقي بزاني هاتو منطقي نزاني لا مصطلحات عقيدة علمي كلام تناقي أجر هاتو بلاغي نزاني لا زور آيات قرآن تناقي حالي نابي أجر نحوي نزاني صرفي نزاني عبارتش العربي بخينه بتحداوة ما مستاهل بهزار عربي نزان وكو ما مستاهل كرت عبارة عربي بخينه عربي أنا مسرا بنكردي أقل بالقرآن نبا أصول وقواعد النحو صرف نسرايته وقتي خو بزورج علماء كردي ستانو ابن حاجب كردي وفلان وبيان أجرنا هر عربيان تيكو بيكدا عربنا برب لما يصيرش برسالة كو خساندك بغدادي كو خساندك مصلاوي كده بغدادي خسانو كو يك دنيا بلام الحمد لله قاعدة كي لزماني عربي نحو صرف وبلاغ أوانا عربيان باراستيا وزماني خلشيان باراستيا وعربي زماني عربي بزمانش موحد إخباري بيخندتو نسيني بي أكري وقصي بي ذكري ما مستانش أوها فقيان شار ذاكر دي لو يبوين علماء موسوعي لهر كتاب اجتماعشان كربي عبارة كان صار لي درسوا وزاني تنباسي سلكا أو تبع علومي آلة دستيان بكري عفو كوتاي كشان شريعة شي زوانيان بيدا قوتن وأروها دواء تجويد شتاچان متني زريان بيلا بردا كردن دواء باش أوانا عندك تفسير شان بيدا قوتن لبو بركة لو زمانيان لسرابة وكو كإجازيان داني ما مسا دبو مجيز كإجازي دا يعني ماني أواني أتوبو يا عالم ماني أمن كليلم داتو برو لخد كتابان بخوينوه استا كليش أوها كلية كتخرج ذكي لكل خماني أونيته تازه بويا عالم ماني أويتو شارزاي كتابان بوي أو لا أصول برو فلاني بخوينه برو لا فقهيوي بخوينه هاتي كتابان إيواي كتخرج ذكي لمالي بارد داتو دليما بوما ملاو بوما خريج كلية وخلاص برا بابا تازه كليل الدعوة تسوينا ومكتبي كتابان بخوينه تازه سرتها بسم الله يا هرسن بزاني أو زاد زاني كيس نازاني أو علمانا كميان كردو بون من الستا بون علمي فلك ناسي دخوندرا منطق دخوندرا استاك لحزرك أنا لا حزرنا وعلمانا استناخندي بحال نحو صرف دخوندي بلاغش
لە مختصر وانە ئیمامی تەفتازانی و هەروە تەفسیری زۆر ناخوێندرێ کەمە مامۆستایەک لە پاش تەواو بوونێ لەو تەبەڕوچێندەی دەخوێنن خەڵک بە عەجەلەیە ئێستا فەقێ بە عەجەلەیە زوو تەخەڕوس کە بڕۆ بیستە سەر ئیشی خۆی و خەڵک زوو لە کولێ وەردەگیرێ نەکردەوەی لەبێ مامۆستایانی زەرقێتی دنیا و وڵای عەسرەکە عەسری سورعەیە یەکەم خەڵک بە پەلەی عەجەلەیەتی لە هەندێک شتان یەک دووەمینش کاکە ئەوەی بۆ خوای بخوێنی دەبێ بە تەواوی بخوێنی ئەگەر بۆ خوای بخوێنی دەبێ بە تەواوی بخوێنی و علیمانە بخوێنی لەوەی شارەزاد ئەگە شارەزانەبی بە نێوەسڕی نەکەلکی خۆت هەیە نەکەلکی خەڵکشتەیە نەدەبێ صالح نەدەبێ مصلح نە بە خۆت دەسڵحینە بەکەلکیەوەش دێ قیادە و ڕیادەی خەڵکی پەیامەکە خۆی بگەین ناتوانانی بێ قائید و پێشەوای خەڵکی ناتوانانی فتوای بدەیت ناتوانانی ببێت جێگەی ئیعتیمادی خەڵکی ئاخر زارێ پرسیارێکی شەرعی قورسم هەیە لە بۆ 5 مامۆستان دەبێت تەلەفۆن کەم هەتا وەکو بگەمە قەناعەت بزانم ئەو ئیشە چۆنە ئەنجا هەرێک بە نەوعی جواب داتەوە کتێبیەکە و شەرعیەکە و اختلافی عولەما هەیە بەڵام دەبێت پێم بڵێ دلیل ئەوەیە و لە فلان کتێبەشە یعنی ئەو مەرجەعانە کەم بوونەتەوە لێ فەقێ دەبی بە جوانی بخوین لێی ببنەوە مەرجەع ڕۆڵ و کاریگەری حوجرە لە پێگەیاندنی بۆ نمونە لە ڕووی کەسایەتەکان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئابووریەوە دەرچوانی حوجرە پێشڕەوی میلەتان بوونە بە تایبەتی میلەتی کورد هەرچی شۆڕشی باسی لە دیفاعکردن لە میلەتی کوردکردبی لە ستەمدیدەی میلەتی کوردکردبی هەموویان خەریجی حوجرە بووینە لە حوجرێ تەخەڕوجیان کردیان شێخ عوبەیدوڵڵای نەهری لە منطقەی کوردستانی باکوور ساڵی 1900 شۆڕشی کردیە کورد بۆ عالیم بۆ مەلا بۆ و لە حوجرێ تەخەڕوجی کردیان وەرەجا لە دوێ شێخ مەحموودی حەفید قورئانی لەبەر کردی و لە مزگەوتێ فەقاتی خوێندی و لە حوجرێ پێگەیشتیان لە مزگەوتێ پێگەیشتیان قاضی محەممەد لە 46 شێخ مەحموودی 20 تا 22 قاضی محەممەد کە شۆڕشی کرد لە ئیرانێ سەرۆکی کۆمەڵی مەهاباد ساڵی 46 لە 47 وفاتی کردیا ئەوە خەریجی حوجرە و مەلایەتی و فەقیهاتی بووە شێخ سەعیدی پیران 12000 مرید و خەڵکی تابعی هەبووە شۆڕشی کردیە لە بۆ میلەتی کورد کە ئیعدام کرا ساڵی 24 کورد بووە مەلا بۆ فەقێ بووە شێخ سەعیدی نەورسی ئێستاش کتێبەکانی پەیامەکانی نورەمەرج جارجان لێرە چکۆ مزگەوتە بە ناوی سەعیدی نەورسی پەیامەکانی دەخوێنین یعنی ئێستاش پەیامەکانی دەخوێندێنەوە لە فەقاتی خوێندی حتا جەمع الجامعیشی لەبەر کردیە حتا یعنی لە عوامل زۆرجانی هەتا جەمع الجامع هەمووی لەبەر کردیە کورد بووە و شەڕی کردی لە دژی ڕووس و هەروەها جیهادی کردی و بەخۆ بە فەقەیەکانی خۆ شۆڕشی کردی و باسی میلەتی کورد پێ دەڵێن شێخ سەعیدی کوردی یعنی ذوقڕەکە شانازیەکە لە بۆ کوردان بنەماڵەی بارزانیەکان شێخ عەبدوڵڵا هەبوو شێخ عەبدولسەلام هەبوو ئەوانە حوجریان هەبوو هەموو بەخۆ خەریجی حوجرەینە هەموویان مەلا عەبدوڵڵای بارزانی مجازی مەلا یەحیای مزوری بووە یعنی ئەوانەی لەو منطقەی شیوخی بارزان هەموو خەریجی مەدرسە و مەلایەتی بووینە پێشا خوێندەواری پێشا ئەوی لە حوجرەی نەخوێن بە لە چ جێدیکەی نەخوێندە بوو خۆ نەچوونە زانکۆی ئەزهەر و فلان و بێوە لە دنیا بکەن هەلێرە لە حوجریان خوێندیان حتا ئاغاواتی منطقەی حتا مەسئولی ئەو حیزبانە بە زۆری مەکتەب سیاسیەکانیان سەتا چەندیان برێم 130 هەمویان لە حوجرەی خوێندیان فێرە خوێندەواری و ئەلفوبێ بووینە ئەگەر نە هەر تاکە مەدرسە و تاکە زانکۆ و هەموو شت ئەو کاتی هەبوو بێ هەر حوجرە بووە بە حوجریان گوتیە کوتاب جا هەتا ڕابەری شۆڕش و شۆڕجێڕەکان خەریجی حوجرە و مەلا و دەست بە دەستنوێژ و پیاوی چاک و ئەهلی دین بوون ملەتش زۆر خۆشی دەویست عەدالەتیان هەبوو بەڵام کە کەوتە دەستی کەسانێک کە غەیری خەریجی حوجرە و مامۆستایەتی و مەلایەتی و ئەوانە کەوتنە بەر شۆڕش و شۆڕجێڕایەتی دەیبینی چی لێ هات وەکو دەیبینی پێویست ناکە وەسفی ئێستا بکەین نەعەدالەتی زوڵم زۆرداری نەبوونی عیلم بوونی واستەکاری و ئەو گەندەڵی و ئەو بێسەروبەری و ئەو دزی و خراپەیە هەموو لە نەتیجەی ئەوەی دروست بوو قائیدێکەوە نانی حەلال و عیلمی شەرعی نەخوێندبی زۆر بە زەحمەت دەتوانی ڕابەرایەتی ملەتێکی موسڵمان بکە لە هەمووش عەجایبتر مامۆستا جەوهەر زۆرم پێسەیرە لەوە تێ دەوڵەتی کوردی هەیە بەناو حکوومەتی ئیقلیم هەیە وەزارەتێکمان هەیە بە ناوی وەزارەتی ئەوقاف ڕێزم هەیە لە بۆ هەموو وەزیرە ڕابردووەکان یەک وەزیری مەلایەن دانەنا معقولە ئەتوو لە بۆ وەزارەتی کارەبای مهندسی دابنی لە بۆ وەزارەتی تەندروستی دکتۆری دابنی لە بۆ وەزارەتی تەربیە مامۆسای دابنی لە 5,000 مەلایەکی تێدا نییە بەدڵی خۆیان بی 100 مەلای خۆیان هەیە معقولە ئەتوو حیزبێک کە حیزبێک کەوا وەزارەتی ئەوقاف تۆ مەلایەکت نەبی دایبنی مەلا دەزانی معنەی وەقف معنەی چییە ئەسڵەن هەرچی وەزیرە لەوانەی نەیزانیبی کەلیمەی وەقف معنەی چییە
ئەوقاف نزانی لە چوە هاتیە حەنەزانی کەلیمەی وەزیر چ سیغەیە باشە لەو مەلایەکی دانانی کە دەزانی مزگەوت چییە قودسیەتی مزگەوت چییە ناڵێم نیان کردی و خزمەتیان نەکردیە ئەمن دەڵێم باشە بۆچی یعنی ئەو حیزبانە دڵیان نەهات مەلایەکی خۆ دابنین بیکەنە وەزیری ئەوقاف 2000 لە سلێمانی دانرا مامۆستا مەلا عومەر و دکتۆر محەممەد گەزنەی لەو لای دانرا بەس لە هەولێر قەت دانەندراوە و زۆرشم پێسەیرە نازان پێیان شەرمە لە ئەنجومەنی وەزیران مێزەر سپیەک دابنیشی بڵێن ئەوەش وەزیری ئەوقاف ئەو میلەتەشی موسڵمانە پێیان عیبە دەبی لە ببۆین باوق یەکێک دابنیشی فڕی بەسە مەلایەتیەوە نەبی ڕێزمێ لەم وەزیرانها زۆرش لە من تووڕە دەبن لەو قسەی هەتا جاری دیکەش کە لە وتاری لا درایمە لەسەر قسەی کە گوتیتم دەبێ حکوومەت وەزیرێکی دابنێ ڕێز لە مەلایان بگری لەسەرەوەی تووڕەبوون مانەی ئەوە نییە قسەی من کە وەزیرێک دانراوە ڕێز ناگری ئەو پەر ڕێز لەوانێ بگری بەڵام ڕێزی شێ و احترامی شێ و قسەشمان بێکەوە هەیە بەڵام بۆچی مەلایەکی دانانێن مەلای هەیە دکتۆرای هەیە بە سەدان مامۆستامان هەیە دکتۆرای هەیە ماستەری هەیە ئیداریە ڕێکوپێکە دەست پاکە مامۆستان دەناسی لە حاڵی مامۆستان تدەگەن لە مزگەوت تدەگەن دەزانی مزگەوت چی دەوێت ئێمە ڕاستە زۆرینەی ئێمە 1990 بەسەرەوە مسلمانین بەڵام وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینیە کەمە ئاینەکان شەڕژ لێ دەگیرێ ئەگەر چی ئەمە زۆرینین بەڵام لەبەر خاتری ئەوە ناکرێ مەلابێ ئەخر خۆ پێشا کاروباری ئاینی نەبووە کە کاروباری ئیسلامیش بوو هەروە بوو قەت مەلایان دانەدەنا الحەمدلله بە خۆشحاڵیەوە ئێستا تقریبا دووسێ مدیر ئەوقافمان هەن حجریان تەواو کردیە لە حجرەی خوێندویانە هەم هەولێر و هەم ئاکری و هەم ئەوانە باشن ینی ئەوەش چی باشە هەنگاوی چاکە بەڵام هیوادارم ینی شتی دیکە بکرێ مامۆستای باشن کەسی یەکەمە سیاسەکانی ڕابردوومان کە دەرچووی حجرە بوونا یعنی کاتە دەستیشان بەدینەوە گرتو و کەسی دیندار بوونا ئاوا بوونە مامۆستا هیچ شتێکی بێشەرعیان شێخ محمود حەفیدە تا ئێستا دەڵێن لەبەرەوەی تۆقیدێکی کابرا ئینگلیز نەکردی پێیان شتێکی طبعا مەشۆرەتی بە مامۆستایان بووە کەسی یەکەم دائیمەن مستەشاری نێزییان ئەهلی دین بوون ئەهلی دین خيانة لقرناك مؤتمنة بيغمبر فرمي صلى الله عليه وسلم المستشار مؤتمن فليشير بما هو صانع لنفسه دبي أوسر كردانا أويك استشاري بيدكن برسي بيدكن أو راوشكارانين راوشكاري أمين بن حالي أو ملتي استكتيك سوال لبر مستشاري خرابة چونك مستشاريان أهل ديني مستشاريان الأخوات هميان دلن بلا قربان واه هميان دلن زارش لو تارك قلتم ملت لبرسان سريد الصورة برد بوا مستشار خراب كان با سروكي خوان دغدن قربا او خلكا حمول بر سرخوشي لخوشيان دا سرخوش لو بيكرادن وبولا دادسن ذا مستشاري خراب شو علامته خراب شي پیغمبر صلى الله عليه وسلم فرمي اگر خدا ويستي تاكي بقسمت امير وغوريچي بكا هندك بياوي تاچي لدور كوكاتو اگر خوای گور بي ویلې کې چې ټیک بدا هندک مستشاري خراب لې پیدا لدور کو دکاتو کشتي خرابي پیدلن اول لروي سیاسي او کساتي و بدسن هم لروي کومەڵایەتی شو بون من کەسی ناودار و بتوانە و پێشنگ و پێشوای بەرەم هێناوە حجرە لە هیچ بابەتێکی کەس ناتوانێ مساومە یان مزایدە لەگەر مامۆستا و خەریجی حجرام بکە یەڵا هەرچی شاعیرت هەیە هەم مەلایە تاکە شاعیرێک ئەگەر مەلا نەبی یەک دووسێ ئەگەنە تەماشەیکە ئەوە شيخ مولوي رحمة خالبي مولوية محوية سالمة نالية حاجي قادري كويا بسارانيا بيرميردا هم عالمي تاج بون تاجن خويندوا لمنطقة بادينان لمنطقة كردستاني جورا كردستاني باكور خاني أحمدي خاني بيدلن مولانا خاني يعني أحمدي خاني مولانا جزيري بيدلن جزيري خرشي جزيري بوطة انت دواء بدنياش امبراكنا الدكتور محمد سعيد رمضان بوطي وعلامه او انا لو تسوينا سوريا وانا تسوينا شامي او انا هموي لحجري پرورده بوينا خدمتي ادبيات وشعري كرديان كردي خدمتي وشي قلتم فلك ناسي فلان وبيوانيان كردي وهروا هرتي لاني جباكي وكوملاتي هي حرما مصطاب ولا صلح ومصلحه صلح جورا يعني صلح دولتان بيان قلت با ميركان يان قلت اوهابك بەڕاستان باسێوتان کرد کە حوزرە بۆن منە با بڵێن لە کوردستانەوە سەری هەڵداوە ئەو کەلتورە گواستراوەتەوە بە وڵاتانیان نا ئەمن لە ساڵی 2000 پێران عند 2018 سەفەرێکی ئەستەمبۆڵم کرد دەورەیەک هەبوو رابطەی ئەئیمە و عولەمای عێراقی بانگی کردن وەکو ئیمام خەتیب لەوێ مەجموعەک مامۆستای پرۆفیسۆر و گەورە هاتن دەرسیان پێگوتن یەک لەوانە دکتۆر عومەر فاڕۆقی مستەشاری سەرۆکوەزیرانی تورکیای بوو گوتی زۆر سوپاسی ملەتی کوردەکەین کە شتێکی پێشکەشی ئێمە کردی ئەوش ئەو حجرە ئەو مەدرسە ڕەسەنانن لێرە پێی دەرێن کلاسیک ئەمە دەرێن ڕەسەن نارێن کلاسیک
ئەو مەدرسە گوتی ئەمە چاومان لەوا کرد تەطویرمان کرد مەدرسەی وای لێ تورکیا ئێستاکە چاویان لەمە کرد یعنی 500 تەڵەبەی لێە من چوومە قۆنیای مامۆستایەکی لە بنای مەلا ساڵحی غورسی یعنی ئەوە نییە برێ کەسێکی ئەکادمی دکتۆرە ئەوانە شەبی بەڵام بە سەدان تەڵەبەی هەیە بێجگەل کتێبی هەنا تالیفاتی هەنا مامۆستای غورسی هێشتش ماشەڵڵا خوا تەمەنی درێژ کە هێشتا ماوە تەمەنی یعنی الحەمدولیلا یعنی گەنجە مەبەستم زۆرم پێسەیر بوو گوتی حکوومەتی تورکیای هەنگاوەکی زۆر سەیری ناوە حکوومەتی ئێستای تورکیای تەماشای ئەوەی ڕێزگرتن لە ئەهلی عیلم گوتی دکتۆرێک ئێستا بچی تەقدیم بکە بڵێ حەزم لێ تەعین ببم ئەگەر مەلایەتیشی خوێنبی لە مەدرسەی مامۆستا ساڵحی غورسی ئیجازەی مەلایەتیش دەگەل شادەی دکتۆراتیەکەی خۆی دادەن یەکسەر تەعینی دەکەن دکتۆرێکی مەلایەن پێ باشتر لە دکتۆرێکی عەلمانی مهندس کە هەندەسی تەواو کردی بەڵام ئەگەر چوبی ساڵێک 2 ساڵ 3 ساڵان لەکە مامۆستایەکی نەحو و سەرف و بەلاغە و مەنتیق و تەفسیر و حەدیثی خوێندبی ئیجازەی مەلایەتی وەرگربی یەکسەر ئەوەی زووتر تەعین دەکەن ئەو مهندسەی کە مەلایەتیشی خوێندبێ لە مهندسێکی کەوا هیچ مەلایەتی نەخوێندبێ چونکە مهندسێکی مەلا و لە خواترس و عالیم باشتر لە مهندسێکی تەنها مهندس بێ ڕێزمێ لە بۆ مهندسان هەموو کەس پێویستی بەو عیلمانە هەیە هەموو کەس پێویستی بە حوجرەی هەیە هەموو کەس پێویستی بە خوێندنی ئەوان هەیە زا ئەو کەلتورە جوانە بەڵێ گواستراوەتەوە لە بۆ شوێنەکانی ترش بەخۆش دەزانی ئەو مەدرسانە لە ئێران ئێستا ماشەڵڵا لە ترەقەدان هێشتا هەر بە برسیاتیش هەر دەژین و ئەلحەمدولیلا لێرە زۆر یارمەتیان لە بۆ دەچی لە مزگەوتەکان لای مامۆستایەکان دەسەڵات چەندە هاوکارە لە بۆ گیرۆیی و هاوکاری و ینی بوژانەوەی حوجرە نەمزانیوە چ یارمەتێکی وهای حوجرەکانی دابی بەڵام خێریان بنووسێ کە حەق قەپاتیشیان ناکەن قەپات نەکراون شەرت و شروعی زۆر قورسیشیان لەو دادەنێن زەمن بەستم ئەوەیە دەبێ هاوکار بن دەبێ خواخوایان بی خەڵک منداڵی خۆ بنێرتە خوێندنێ و دەبێ یارمەتیان بدەن و دەکجاران تەساهولێکی بەسیط ئەکەن ینی وەزیرێکی ئەوقاف هات خوا خێری بنووسی تەساهولێکی کرد کوردستان پڕ بۆ لە مەدرسان ئەو زۆر شتێکی باش بوو ئەگەر ئەو مەدرسانە شتی چاچەند لەو بکرێ یارمەتی بدرێن ئەزهەر لەبەر چوو هانێ بڵاو بۆ لە دنیای ناوبانجی ئەزهەر لەبەر ئیهتیمام پێدانی لایانی مادی ئەگەر لایانی مادی یارمەتی بدرێن ئەو مامۆستانە ئەو فەقیانە پیاوی وهان لێ دروستە بی کوردستان هەموو ئیستیفادەیان لێ دەکات دەری کوردستانش ئیستیفادەیان لێ دەکات عالەمی ئیسلامیش ئیستیفادەیان لێ دەکات فەرموو دکتۆر عەلی قەرەداغی لە قەتەر دانیشتێ ئەوان قیمەتی دکتۆر عەلی قەرەداغی دەزانن بەغدا و عەرەبەکان قیمەتی مامۆستا عەبدولکەریم مدەڕیسیان زانی تێگەی مامۆستا و هەروەها حکومەتی تورکیا قیمەتی زەهاوی زانی کاتی خۆی کردێ مفتی ئەستەمبۆڵ خەڵکی بێگانە دێ لێرە مامۆستاکانی ما دەبین دەرێن ئەشهەدو بالله ئەگەرەوە ئێستا لە کنەما با دەمان کردە مەرجەعی سوننەی لە وڵاتی خۆمان مامۆستا لەبەر چی نایکەن کە ئەوەندە کەلک دار بێ بۆ خاک و نیشتیمان دۆستی دین نین دینداریان ناوێ قیامەتیان ناوێ زەرەریان هەیە خۆشیەکانیان لێ تێک دەدەن ئەوەی کە دەیکەن بە دڵی خۆیان مەیلی خۆن ئەوی مەیلیان لەسرە بە هەوا و هەوەسیوان ناڕۆن و لێ کەیفیان بەوانە نایە و دەبێ هەر ئەو ڕۆژناسبی هەر دەستن و پێشدەستی خوای گەورە دەبێ هەر ئیهتیمام بدەن ئەگەر ئیهتیمام نەدەن خوای گەورە بەخۆی ئیهتیمامیان پێدە و إلا تنصروه فقد نصره الله خوای گەورە باس پێغەمبەری خۆی فەرمی ئەگەرانگۆ پشتیان ئەم پشتیان دەگرم خوش بەسە ئەلەیس الله بکاف عەبدە خوا بەسە پشتی کەسێکی بگری ئەگەر خوا پشتی کەسێکی بگری کەس نییە هیچی لێ بکە ئەگەر خوداش کەسێکی ئەهانە کرد کەس نییە ڕێزی لێ بکە ومن يهن الله فما له من مكرم دەرچووی قوتابیانیان بڵێن فەقیانی حوجرە لە ڕووی زانست و معرفەت و توانە و ئیرادە و ئەو توانایەکە هەیتیان چەندە جیاوازە لەگەڵ مەدارسەکانی تر ئەکادیمیەکان با بڵێن زۆریان فەرقە مامۆستا کەسێک کە لە حوجرەی دەخوێنی بۆ نمونە ئێستا مەجموعەک فەقێن با بڕێن لای مامۆستایەکی دەخوێنن باسی نوێژی مردیان لە بۆ دەکا نوێژی مردووی مامۆستا لە دەرسی لە فەتح القەریبی بگرە لە مینهاج بگرە لە تحفەی بگرە لە هەر کتێبێکی لە کتێبەکانی شەرعی با بڵێن نوێژی مردووی پێ دەڵێ حتاوەکو بە عەمەلی پێی نەکا لۆی سبەینە ئەگەر جەنازە چەند هینا مامۆستا بەهێ نوێژی لەسەر بکە لێی ناگەڕێت تێپەڕی بۆ لەبەر ئەو عیلمێک کە خوێندوویەتی لە حوجرێ بۆیە تەطبیقی بکە فێری دوعا بۆ لۆی دوعام بکە فێری نوێژ بە لۆی نوێژی بکە فێری زەکات بە لۆی زەکاتی بدە یان بە کەسێکی بڵێ زەکاتت هەندە لێ دەکەوی بەس خەریجی مەدرسەی خەریجی مەکتەبێ لە جەناب دەرس دەپرسم لە وەختی خۆی لە مەکتەبێ چەند دەرسما فیزیا کیمیا ئەحیا نازانم اقتصاد جغرافیا هەمومان لەبیر چۆ بۆ لەبەری بەس لە کاتی امتحانی جواب دێ و خلاص ئیشت پێ نەما بەس فەقێ ناتوانانی لەبیر خۆی بباتەوە شەریعەش بە هەمان شێوەش هەر نەزەری هەمووی مامۆستا لە کولێژ شەریعەش هەروایە ئێستا کەسێک لە مەدرسەی لە حوجرەی نێخوێندبی بەتەنێ بیستە کولێ شەریع نابیتە مەلا و خۆشی تووشی ئەو بارەی نەکا من گەنجێکی جوان دەناسم مەهەدی عەیمە و خۆتەباشی خلاص کرد بچوو بۆ پۆلیس گوتی مامۆستا ئەو ئەمانەتە بۆ خۆی هیچ لێ فێر نەبوو
عافیە دەستخۆش ینی پێویست ناکات و ئەو ئەمانەتی خوای گەورە بە ناڕێکی جێبەجێ بکەوی یان نەیپارێزی کەواتە زۆر فەرق هەیە لە بینی فەقێکە لە حوجرەی بخوێنی یان تازە گەنجێک چوە لەسەر پشتێ تەماشای فتح الخێری بێ دەکە و مطالعەیەکی دەکا لە زیاتیەوەی بە دەست نوێژەوە لەسەر چۆک لە خزمەت مامۆستای دابنیشی کەلیمە بکەلیمە پێی بڵێ وتطبیقیشی بکاوە لە بیریشی نەکاتەوە ئەو قەت وەکۆی وایە کە بەس لە ئیمتیحانی لەبەر بکە و بڕۆ حتا مەدرسە دینیەکانش ئیستیفادەیان نەدەکرد بەو شێوەیە لەبەرەوەی هەر لە بیریان دەکردەوە تەواو ئەو کێشانەی ئەوڕۆ بۆ نمونە لە هەندێک گەنج و لاو ڕوو دەدەن تەنها چەند نامیلکوی کتابێک دەخوێنەوە بەس تەنها بۆ خۆیان بەبەوەی کە چۆک بدەنە چۆکی مامۆسایەکی بەتوانە شتەکان جوان لەوە ڕابە بکە تووشی دنیاک هەڵاو کەم و کوڕی دەبن هۆی ئەوە نییە کە ئەوانە هەر لە خۆیان شتێک دەخوێنەوە قسەی لەسەر دەکەن ئەوە نەتیجەکەیتی دەچێتە سەر مینبەرێ زمانێکی فەسیحی هەیە قسەی زۆر خۆشش لۆ خەڵکی دەکا پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم لە ئاخری زمانی خوتەبا زۆرە بن بەس فوقەها کەمە بن خوتەبا یعنی چێ یعنی خطابێکی باش دەدا باش قسەی لۆ خەڵکی دەکا بەس تێنەگەیشتە لە دینی خوای گەورە ئەو زە لەو خوتبە خوێندنەوەی زارێ بە غەڵەتش دینی خوای گەورە ڕاوە دەکا خەڵکێکش لە دینی تووڕە دەبی سەن دوعام بکە بڵێ خوای ئەو دینە بە من جوان ببی نەک بە من ناشرین بی مصیبەتە تو شتێکی نەزانی بچێ سەر مینبەرێ مصیبەتە تۆ فتوای بدەی و مفتی نەبی مصیبەت مینبەری فتوای بدەی کە جێی فتوای نییە مصیبەتە ئەتۆ باسی بە مەوضوعێکی بکەی ڕوو نەکەی و خەڵک بیسە دەری بڕێ وەڵڵی مامۆستا مەسەلەی تێکدام نەمزانی ئێستا باشە یان خراپە حەلالە یان حەرامە یعنی نە حەلالی کرد نە مرداری کرد مشکلەیەوە من يريد الله به خيرا يفقهه في الدين باشە چێن ئەوانە کە خوای گەورە دەیانێت تیان بگەنی لە دین لە شەرع جوانەکەی خۆی مامۆستا ئەوانە کە خوددا هەڵیان دەبژێری بەڵام لەسەر ئێمە واجبە منداڵەکانی خۆمان بنێرنە حوجرەی بینێرنە خوێندنێ فێریکەین جا ئەگە خدای گەورە لەو کەسانە بی کە خوددا هەڵی بژاردی ئەو بخۆی كل ميسر لما خلق له پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و سلم یەکەی ئاسانەوەکەی لەوە شتێک کە لێی خەڵق بووە یعنی ئەگەر خوا ئەوەی پێبەخشی ئەو فەضلی خوددایە ومن يؤت الحكمة فقد أوتي خيرا كثيرا وما يذكر إلا أولو الألباب وحكمته أو داناية أو فقه لدين أو إخوة أو بيبخشي أو براستي نعمة شي قوري بيبخشي وخوالو أن ما حسابك يا ربي برسان پێشنەژ و تارخۆین لەمان کاتا قوتابی دکتۆران بەڵام وەکو مامۆستایەک لە حوجرە داوای جەنابتان هەم لە دەسەڵات و هەمیش لە مامۆستایانی بەڕێز من لەو چەند ساڵێک کە خزمەتی مزگەوتم کرد بێ یان فەقێم هەبوون الحەمدولله یان بەخۆش بخۆ بە فەقێ حسابەکەمە تا ئێستا نەک فەقێ سوختەش لە خزمەت مامۆستایان داواکاری یەکەم لە حکومەت ئەوەیە بگەڕێتەوە لای خوای گەورە لە خوای بترسن ئەو شوێنەی کەوا ئەو کانی ئاویان لێ خواردەوە بەردی فرە نەدەنە ناوێ جوان جوان بەخۆیان دەزانن چی ئیسیفادەمان لەو سەرۆکەکانیشان چی ئیسیفادەن لە حوجرەی کردو لە کوێ فێرە خوێندەواری بوون ئەوەی دەیخۆن ئێستا دەستی چێ بووە بە پاش قسمەتی خوای گەورە ئەوە یەک داوام لە مامۆستانی بەڕێز هەیە مدەریس قەیدەکیان هەیە شەرتەکیان هەیە تێدەگەم لە شەریعەت دەڵێ هەر کەسێکی تەفسیر و حەدیث و فقهی نەخوێنی نانی حوجرەی لێ حەرامە مامۆستایان تا ئێستا فتوایان نەدایە کە تەڵەبەی مەکتەبێ دروست بی لە حوجرێ بمینیتەوە مامۆستایان مۆدیلی ئەوەی زۆر بە زەحمەت مایە کەسێک دڵی بێ کوڕی خۆ بەس لە فەقاهەتێ دابنێنە نێرتە مەکتەبێ لیان گەڕێن با بچن مەکتەبی خۆشیان بخوێنن ئەکادیمی دەرسی فەقاهەتێشیان پێ بڵێن هاوینانش متەفەرریغ بن وعدیشان لێ وەرگرن ببنە مەلا و وعدیشان لێ وەرگرن کە خوێندنیان خلاصکردن نەڕۆن هەتا ئیجازەی مەلاتی وەرنەگرن ئەوە باشترە لەوەی حوجرەکان چۆڵ ببن ئێستا تورکیاوەی کردووە طلبە دێت لە خۆی چ دەخوێنی با بخوێنی بەس مەدرسەی دینیش دەخوێنی علومی شەرعیش دەخوێنی ناڵێم طلبەی هەندەسەیە هەتا ئیجازەی مەلاتی وەرنەگری نەژنێ دینی نەتعین دەبی یعنی ئەو قەیدێک کە دایان ناوە پێدوان نییە قورسایشی زۆریان دروست کردووە هەمش ئەوان دانەناوە مامۆستایان دانەناوە شتێکی شەرعیەوە یعنی نانی حوجرێ حرامە لەو کەسێکی کە لۆ دنیای لە خۆی بخوێنی زانانەکە لە ماڵ ئەگەر مامۆستا بەڵێ ئەگەر نانەکەی لە ماڵی بخۆ نانەکەی لە ماڵ دام ئەکادیمەکەی خۆی دەکات مانع نینە لەوەی الحەمدولله هیچ مامۆستایەک لە کوردستانە نییە کە لە خۆ ڕابینی تەدریسێ بکە دڵی لەبەر خۆ بکە کە فێر بوون كيفي بدفتر دولاري ناي كيفي بويدي فقيك لبرامبري دانشي لعوامل الجرزاني حتى جمع الجامع بيبري خوشترين روشي ما مستعي او روشي فقيك خوندني تواو دكا يعني كتابي شي تواو دكا هيڅ تامك لو خوشترني بلام اوان نازن عمل التسامي شي خوش دكا والله كاتك فقيك مع عوامل تواو دكا يعني اظهار تواو دكا فتح القريب تواو دكا وازانم خواي جور خني كردوم بوتسي لبر اوي هستا كم شتيكم بوي راجانت لباش مردني مش او بكسي شغل خير دقاتوي او شيء علم ينتفع به أو صدقة جارية أو لا باش مردني استفادة لبو إنساني هي أتو قرآني بيك كشي دلي أو هر تسندي قرآني بخوينتو أتو هندي خير دقاتي هر حرف شيء ده خير بي أو إلى خيري بش كم ببيت
تا ئەوەی خوا دایتە فەقیان دایتە مامۆستایانی ئاینی نەیدایتە کەس لەو دنیای ئەگەر مەلیکەکان بزانن مامۆستای ئاینی باش لە چ مرتاحیەکی نەفسیە ئەو سەرۆکانە بزانن بەشەر ئەو مرتاح نەفسیان لێ دەستین ئەوان مرتاحنین نەفسیەن پاریان هەیە هەموو شتێکیان هەیە بەس نەفسیان مرتاح نین چێژی تایبەتی خۆی هەیە ئەو چێژە نەدەکردرێ نەکەس دەتوانی تعبیری لێ بدا مامۆستا دێکەمە دووە بسارن لەوەی کاتەکەمان خلاص موت العالمی کە پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم لە ڕۆژگاری شەو ئەمڕۆیە کات تەماشا دەکەین زانست سەورە بەرز دەبێت و نامینێ بەهۆی مردنی ئەو کەڵە پیا و زانە و ناودارانە ئێمە چ بکەین وەلو هەر پڕ نابێتەوە بەڵام هیچ ناشوێنگرەوەک هەبێ مامۆستا دەبێت ئەو مامۆستانەی لە خۆڕا دەبینن دەرسێ برێنەوە ڕجان لێ دەکەم کاتی خۆیان بەشت کە بە فیڕۆ نەدەن نە بە معامەلە و نە بە تیجارەت و مامۆستایان دڵنیا دەکەمەوە ئەوەی بە تیجارەتی مەشهورن و عیلمە شەرعیەکان دەزانن ئەگەر تەدریسێ بکەن ئەوەی لەوی قازانج دەکەن لە تەدریسێ بکەن خوددا نەفسی قازانجیان دەدات نێستە زمنی کەتمکردنی شتێکی ژانی خۆت پێ بڵێم باوەڕم پێ بکە مامۆستایەک دەناسم یەک پارچە زەوی هەبوو ئەو پارچە زەویەی فرۆشت کاتە بە معامەلە و فلان و بێوان و ئانە یعنی پاش چەند ساڵێکی تەماشای کرد پارچە زەویەکەش نەما ئیش و کارەکەش نەما ئەو پارچە زەوی ئەو فرۆشتی بە هەموو ئەو ساڵانە نیوە هەندی قازانجی ئەو پارچە زەوی ئیستیفادەی نەدەکرد بەس لە پارچە زەویەکەی گەڕابە خۆی تەدریسی کردەوە و هزار شتی بەرەکەتش تایبەتی خۆی هەیە هزار شتێکەش لەوانە مامۆستا یعنی علم ئیستیفادەی هەیە لە پاش ئینسانی پارە و ماڵی دنیاە میراتی دەورەمەندەکانە میراتی مەلیکەکانە علم میراتی پێغەمبەرانە سەلامی خۆیان لەسەربی داوایان لێ دەکەم احتیمام بە علومە شەرعیەکاندن و بیشیڵێنەوە چکە ئیسلام بریتە لە تێگەیشتن لە خۆ تەطبیقکردن گەیاندن ئەگەر ئەو شتێک شت نەکرد یعنی هیچت نەکردووە خوای گەورە تەمەنی زانایانمان درێژ بکە خوای گەورە ئەوانش قەبر پڕنور بکە کە ئەگەڕانەوە لای خوای گەورە هەر لە مامۆستا عەبدوڵای هەرتەلی و مامۆستا عەزیز براقی مامۆستا عەلی شێخ عوتمانی مامۆستا عەبدولقادری بەحرکەی و وهكذا مامۆستا گەورانە خوای رب العالمین قەبریان پڕنور بکەوە جێگیان چۆڵ نەبێ یا ربی خوا خێری جەنابشت بنووسی گەنجە جوانانش لە پشتە و کامێرانە جوندی مەجهولن لای خوای گەورە بزر نابن ئینشاءالله خوای گەورە سەرکەوتوی دنیا و قیامەتتان بکە خوای گەورە ئەو کەناڵە و هەموو کەناڵە ئەوانی خزمەتی دینی ئیسلامەکەن لە خەمی مسلماناندان لە خەمی هەژاراندان لە خەمی بێنەوایاندان لە خەمی کرێداراندان لە خەمی ئەوانەدان کەوا دەبێت پێغەمبەر صلی الله علیه و سلم خەمی لێ خواردون خوای گەورە دەست بە تەمەنتانەوە بگرێ و هەروەها سەرکەوتویان بکە سەرفیرازیان بکە یارمەتی دەریان بی لە دنیا و قیامەت و لە قیامەتش بێتە توێش و ئینشاءالله ڕەزار جەنابی مامۆستا ئەحمەد سۆفی ساوەیی پێشنەژ وتار خوێن لە قەزای سۆران و قوتابی دکتۆرا زۆرمان عەزیزداین خوای گەورە پاداشی خێر بداتەوە زۆر بەخێر بێ سەرچاوان بارەک الله فیکم وڵای بیدەران بە ڕەز و خۆشەویست تایرە لەگەڵتان بووین بۆ پێشکەشکردنی ئەڵقەی ئەمزاری بەرنامەی بەفەڕ تاکو دیدار بە خوای گەورەتان ئەسپێرم. سلام علیکم ورحمة الله وبركاته.